گرتنی چالاکیوان سەمیرە حەمەدەمین ڕوڕەشی دەسەڵاتی دژە ژن و خیانەتکارانی دەسەڵاتی هەولێر ئاشکرا دەکات. سەمیرە حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانە و یەکێکە لە ژنە بوێرە بە خیرەت و سەربەرزەکانی دەشتی هەولێر. هەموو تەمەنی پڕ بووە لە تێکۆشان لە دژی ڕژێمی بەسی فاشیل و لە دوای ڕاپەڕنی ساڵی 1991 کە تا ڕۆژی ئەمڕۆژ بێوچان لە تێکۆشاندا بووە. بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و بۆ بەرەنگاربوونەوەی هەموو هەڵوێستێکی نانەتەوەی بەڕێز سەمیرە حەمەدەمین وەک ژنێکی ئازادی خواست بەردەوام لە تێکۆشان و چالاکی جەماوەریدا بووە. لە دژی هەموو ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و خاوەن هەڵوێستی ڕادیکاڵانە بووە. بەردەوام لەگەڵ ئێش و ئازارەکانی ژناندا دەژی. بە هەمان شێوە لە دژی هەموو هێرش و داگیرکارەکانی کوردستان بوێرانە لەسەر شەقام بووە. وەک ژنێکی نەتەوەی و خاوەن ئیرادەی ژنی ئازاد هیچ کاتێک بێدەنگ نەبووە. ئەم هەڵوێستانەی ئەم کەڵە ژنە ترسی خستۆتە دڵی تەواوی هێزی دەسەڵاتدارەکان بە تایبەتی پەدەکە. چونکە پەدەکە پارتێکی دژە ژن و دژە دیموکراتی و دژە نەتەوەیە. بۆیە ساڵانێکی زۆرە بە هەموو شێوەیە کێرش دەکەنە سەر ئەم ژنە بەهێز و سەربەرزە و هەموو ڕێگە و ڕێبازێکی جەپەڵی دوژمنکارانان سەر ئەم ژنە بە چەلاکوانە تاقی کردوتەوە. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان وێڕا شەرمەزارکردن و ئەو کارە هۆڤانانەی دەسەڵاتدارانی پەدەکە لە کاتێکدا ڕێکخراوەکەمان ئێمە بە فەرمی مۆڵەتی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقەوە پێدراوە تەمەنێکی درێژە لە هەولێر و هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و عێراق لە کار و چالاکیەکاندایە. تەواوی خەڵکی هەولێر شایدی ئەم ڕاستەیە کە ڕێکخراوەکەمان تاکە ڕێکخراوێکە لە پێشەنگایەتی سەمیرە حەمەدەمین و چەندین چالاکوانی ترماندا و لە شاری هەولێردا تاکە ڕێکخراوین کە زۆرترین چالاکیمان بۆ خزمەتکردن بە مافەکانی ئەنجام داوە، بە تایبەتی لە دژی تونند و تیژی و لە شفرۆشی و لە دژی کوشتنی ژنان و لە دژی دەستڕێژی کردنە سەر منداڵان و لە دژی داگیرکاری چالاکیمان ئەنجام داوە. هەر بۆیە داوا دەکەین لە یەک ڕێکخراوەکانی ژنان و کەسایەتی و چالاکوان و دیموکرات خوازان کە بە زووترین کات هەڵوێستی خۆیان پێشان بدەن و بێدەنگەکانیان بشکێنن. دوو داوا لە ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەین بە تایبەتی سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق وەک ژنێک بە زووترین کات سنوور بۆ ئەم هێرشانە دابنێت و پەرلەمان کۆ بێتەوە و خاوەندارەتی لە ژنانی چالاکوان و کەسانی خاوەن هەڵوێست بکەن و تەواوی گیراوەکان ئازاد بکەن. سێ داوا لە هەموو خەڵکی خاوەن هەڵوێست دەکەین کە زووترین فشار دروست بکەن لە پێناوی ئازادیکردنی تەواوی گیراوانی سیاسی. چوار داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤی ئەوروپا دەکەین لە بەرامبەر ئەم تاوانانە بێدەنگ نەبن. پێنج ئێمەش وەک ڕێکخراوەکەمان بێدەنگ نابین لە پێناوی ئازادی چالاکوان سەمیرە حەمەدەمین و تەواوی گیراوانی سیاسی و مەدەنی بەردەوام لە چالاکیدا دەبین و تەواوی لە مەلەفی ڕەشی دەسەڵاتی گەندەڵی شاری هەولێر ئاشکرا دەکەین و بەبێ وچان لە تێکۆشاندا دەبین بۆ ئازادی سەمیرە حەمەدەمین و هەموو گیراوانی سیاسی تا گەرانتیکردنی ئازادی هەموو ژنان و تەواوی کۆمەڵگا بەردەوام لە تێکۆشاندا دەبین. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان.